یەک لە قوربانیە گەورەکان ڕەنگە منداڵ بێ جەنگ دوور بەیان نزیک بێ کاریگەری هەیە لەسەر دەرونی مرۆڤ هۆکاری فشار و سترێس دێتە گۆڕێ بۆ تووشی نەخۆشی دەرونی دەبین گەنج زیاتر دەترسێت لە بەتەمەنەکان ترس دەکرێت ئەنجام بێ و دەکرێت هۆکار بێ هیچ هۆرمۆنێک کاریگەری لەسەر مێشکی دروست ناکە بەڵکو لە هەموو کاتێکدا ڕاستە سەڵاو لەبێت بەڕێزانە و کاتتان باش لە بابەتی ئەم ڕۆماندا باسی تەندروستی دەرونی دەکەین لە کاتی جەنگدا و لە دوای جەنگدا ئێمە زۆر جار کە باسی جەنگ دەکرێت بیرمان بۆ ژمارەی قوربانیان دەڕوات یا خۆت بۆ زیانەکانی جەنگ کە دروست دەبێتن بەڵام جگەل لەمانە چەند شتی گرنگتر هەن کە ئەمیش دەرونی مرۆڤە کە کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە لەسەر جەنگ و شەڕ بۆ مەبەستە میوانداری دکتۆر نەسرە و مستەفامان کردووە پزیشکی پسپۆڕی نەخۆشە دەرونیەکان دەمانوێت تێبگەین لەم حاڵەتانە فەرمون لەگەڵمان بن کاکتۆر زۆر بەخێر بێ زۆر سپاس کاکتۆر ئێمە دوو لە وردەکاریە بابلێن سیاسەکان پێمان خۆشە لایەنە تەندروستی و زانستەکان باز بکەین کە لە ڕووی دەرونی مرۆڤەوە بابلێن دەرونی مرۆڤ لە کاتی جەنگدا پێم خۆشە یەکەم جار لەوە دەست پێ بکەین باسی نەخۆشە دەرونیەکانمان بۆ بکە ینی چۆن دروست دەبێتن پێشەوەی بینە سەر کاریگەریەکانی بەڵێ پرسیارێکی زۆر گشتگیرە لەوانەیە وەڵامەکەی فراوان بی نەخۆشیە دەرونەکان زۆر شت دەگرنەوە لە نەخۆشیە سادە باوەکانی وەکو خەمۆچی و دڵە ڕاوچێ و ترس و فۆبیا و زۆری تر و لەگەڵ ئەوانی کە قورسترن لەوە وەکو شیزۆفرینیا و ئەو نەخۆشیانی کە بەوە دەناسرێنەوە کە واهیمەی تێدایە یانیش جۆرێک لە دابڕانی تێدا لەگەڵ دەوروبەر هەر پەیوەند بە پرسیارەکەت زۆر جار کە باسی نەخۆشی دەرونیەکان دەکرێت باسی هۆکاری نەخۆشی دەرونیەکان دەکرێت یان خەڵک لێمان دەپرسن ئایا بۆ تووشی نەخۆشی دەرونی دەبین هەڵبەت هۆکارەکان دیسان زۆرن هەمومان دەزانین بایۆلۆجی و بۆ ماوەیی و زۆری تر بەڵام دائیمەن هەمیشە هۆکاری فشار و سترێس دێتە گۆڕێ جا جەنگ دەتوانین سیرکەین وەکو فشارێکی زۆر گەورە وەکو سترێسێکی زۆر گەورە ڕەنگە زیاکاریەکی لەگەڵ سترێسی تری ئاسایی ڕۆژانەمان ژیانی ڕۆژانەمان ئەوە بێت کە هەندێک جار خەتەریەکی یانیش مەترسیەکی زۆر ڕاستەوخۆی هەیە لەسەر ژیانی کەسەکان ئەوە یەک دووەمیش زۆرێک لە نائارامی قوڵ لە ناو کەسەکان دروست دەکا جۆرێک لە نەزانینی چارەنووس نەزانینی پێشهاتەکان یان سەر لێ شێوان لە شیکردنەوەی وردبینی هەموو ئەو ڕووداوە ئاڵۆزانەی کە لە ژیانی سیاسی دنیادا ڕوودەدەن جا ئینشاڵڵە وردە دەچینە ناو باسەکەمان کە هەوڵ بدەین تیشکێک بخێنە سەر کاریگەری دەرونی ئەو دۆخە ناهەموارانەی کە لە کاتی جەنگ و شەڕ جیاوازەکاندا ڕوودەدەن دکتۆر ئێمە تەمان ئێستا دەتوانم بڵێم دۆخەکە هەرامە بەڵام ئێمە گوتم دەمەوێت لایەنە تەندروستیەکان باز بکەین یەکەم پرسیارم دەمەوێت لەوە دەست پێ بکەین ینی ئەو کاریگەریە دەرونانەی کە دروست دەبن لەسەر مرۆڤ لە کاتی جەنگدا چین بەڵێ ئاشکرایە کاریگەریەکان هەندێک جار یەکسەر دیار دەبن تەنانەت یەکسەر هەندێک جار دیار نابن لەبەرەوەی وەکو ئەوەیە کە لە دۆخی سەرکردن دابیت جارێ لە لێکەوتەکانی جەنگ تێنەگەی ئەوە لە کتێبیشدا ئاماژە پێکراوە کە هەندێک جار نەخۆشیە دەرونیەکان و ئەنجامە دەرونیەکانی لێکەوتە دەرونیە زۆر بەرچاوەکانی شەڕ لەسەر خەڵک لەوانەیە یەکسەر نەبیندرێ لە کاتی شەڕدا ئەویش لەوانەیە هۆکاری زۆر بێ بەڵام ماوەیەک دوای تێپەڕبوونی ئەوە یان دوای خامۆش بوونەوەی حاڵەتەکان و ڕووداوەکان ڕەنگە کاریگەری دەرونی دەربکەوێ کەواتە دەتوانم بڵێم دەرکەوتەکان هەندێک جار یەکسەرن کتوپەڕن و هەندێک جار دواتر بەدەردەکەون نمونە لە بۆ ئەوەی کە یەکسەر بەدەردەکەوێت ئەو قەلەق و ئەو ڕاڕاییە کە خەڵک دووچاری دەبی لەوەی کە ئایا ئەوە چ ڕوودەدا ئایا خەتەری لەسەر ژیانی من و ئاسایشی من و ئاسایشی وڵاتەکەم هەیە یان کۆمەڵک پرسیاری تەندرا و بە ترسی هەندێک جار وەڵام نەدراوە و لانی ئابووری خەڵک کە زۆر گرنگە هەندێک جار ڕاستەخۆ پەیوەندی بەوە هەیە بەخۆمان دەزانین دۆخی
هەرێمی خۆمان ئالۆزە لە زۆر ڕوو بەوەش دۆخی ئابوووریەکەش جا خەڵک یەک لە مشورە گەورەکانی ئەوەیە چارەنووسی خۆی پێویستە بزانیان حەزەکە بزانانی ئەوەش جۆرێک دەگەڕێنەوە سەرلانی دەرونیەکە شارێکی دەرونی زیاد بێگومان جۆرێک لە حاڵەتی دڵڕاوچێ ترس و نائارامی و نەزانینی پێشات لە کەسەکە ڕوودا لەگەڵ نیشانەی تریش طبعاً کە هاوڵە لەگەڵ ئەوانە بۆ نمونە خەوتێکچوون بۆ نمونە ئاوەزنەمان شەهیەنەمان بۆ خواردن حەز نەکردن بە تێکچوونی ڕۆتین هەموو ئەو ئالۆزیانە یانیش ئەو ئاستەنگانەی کە ڕوو دەدەن لە کاتی جەنگ وەکو داخستنی فڕۆکەخانەکان وەکو لە کارکەوتنی بازار وەکو تێکچوونی بەرنامە و پرۆژەکان طبعاً بێگومان ئەوە لەگەڵ جۆری شەڕەکە و جۆری جەنگەکە و جۆری تەنگژەکە دەگۆڕێ بەڵام کەم تا زۆر ڕەنگە تەأسیر لەوانە بکە بە ئاماژە بە لێکەوتەی درێژخایەن نابێ PTSD لەبیر بکەین کە بە ئینگلیزی پێ دەڵێن PTSD کورتکراوەی پۆست ترۆماتیک سترس دیسۆردەرە یعنی تەنگژەی دوای فشار ئەو حاڵەتە دەرونیەی کە کەسێکی ڕزگار بوو لە جەنگ کە ڕەنگە هیچ ئازارێکی دەستەی پێ نەگەیشت بێ بەڵام بەقوڵی لە ڕووی دەرونیەوە تا کارتێکراو دەبێ کە بە حاڵەتێکی دەرونی هەژمار دەکرێ و لە دنیادا زۆر گرنگی پێ دەدرێ بە تایبەتی لەو ناوچانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی و ناوچانەی شەڕیان تێدایە و نیشانەی دیاریکراویان هەیە و ڕێگای چارەسەری دیاریکراویان هەیە. بەڵێ دکتۆر ئێمە بەسی یەک لە نیشان هەرە گرنگەکانمان کردەویش کە خەو بوو تاوان پێش هەموو شتێک ئێمە خەو با بڵێن یان ئەو شار دەرونێک کە دروست دەبێت ئێمە خەو تان بڵێم لەو ماوە درێژەی کە ئەو جەنگە هەبوو ینی خەومان کەم بوو یان بۆ نمونە هەیەوە هەبوو هەر خەوی لێ نەدەکات بە متابعەکردن بۆ نمونە بە سۆشیال میدیا یاخود ئەو کاریگەرانە کە دروست دەبن ڕۆژانە بە زۆر جار پرسیاریوە دەکرێت دەڵێن ئێمە خەومانی تێکچوە چۆن بگەڕێنەوە سەرەب تایۆمی جاران وزایدان ئەو فکرە دەرونیانە کە لە شەوان دروست دەبوو چۆن خۆمانی لێ پارێزین ینی گرنگتریش کاتی خۆی کە منداڵ بووین یاری ڕاکێشانی پەتمان دەکرد من لە لایەک پەتەکە ڕادەکێشم تۆ لە لایەک ڕادەکێشی بزانی کاممان دەبینەوە جا لە ڕووی دەرونیەوە وەسائلی دیفاعی هەیە یعنی کە جەنابەت ئاماژەت پێکرد کە ئێمە خەومان تێکچوو بوو دڵنیام بەڵێ ڕاستە بەشێکی زۆر لە خەڵک لە کاتی هاوشێوەدا طبعاً ئەوە مێژووە دووبارە دەبێتەوە قۆناغەکان جیاوازن هەمیشە خوا وڵاتەکەمان پارێزیە بەڵام ینی معڕەزین بۆ ئەوەی تووشی حاڵەتی لەو شێوە ببین لە داهاتوش لەوانەیە خەومان تێکچێ بەڵام دیسان دەبینی هەندێک کەس لە دەوروبەری خۆمان بە زۆرێکی زۆر بەرچاو کاریان تێ نەکراوە یعنی دەتوانن بنۆن بەو ڕادەیە کە ئێمە تەسەووری دەکەین وانە بێ لەسەروان یعنی خەڵکەکان هەموو وەکو یەک نییە دەگەڕێمەوە سەر یاری ڕاکێشانی پەتەکە بۆ ئەوانەوان بۆ ئەوانە دەتوانن سەقامگیر بن و هێشتا هەر هەڵ بکەن و کاری پێ بکەنن بە ڕووی دنیا بتوانن حاڵەتێکی دیفاعی لە خۆیانەوە دروست بکەن ئەو مقاومەتە داخلیە کە ئینسانەکان هیانە بە هەموو جۆرێک طبعاً بە جۆری کەساتی خۆی بە سەبری تەحملی بەو توانە هزرێک کە دەتوانێت بەکاری بهێنێ بەو ئینگلیز دەڵێ پۆتێنشیل بەو هێزە شاراوانەی کە لە ناخی کەسەکەدا هەیە دەتوان بە سوودوەرگرتن لە ژینگە و لە دەوروبەر و لە ڕەنگە لە دواتری پرسیارەکان بینە سەری مەبەستمە کاتێک کە کەسێک بۆ من دەچێتە دەرەوە یاخود لەگەڵ هاوڕێکە یاخود لە ناو خێزانی باسی جەنگ دەکەن یاخود باسی شەڕ دەکەن ئەمە دەبێتە هۆی بەڵێن نەخۆشیە دەرونیەکان بۆ نمونە دەبێتە هۆی ئەوەی کە کەسێک دووچاری کێشە دەرونیەکان ببێتەوە بەڵێ دیسان دێنێەوە سەر هەمان مەفهومی یەکەم کە بریتە لە جۆری کەسەکان و ئەو هەموو گۆڕاوانەی کە لە خودی کەسەکەدا هەیە لە ژینگەی لە شێوازی پەروەردەکردنی لە ئەسڵەوە لە ئامادەجی بۆ توشبوون بە نەخۆشی دەرونی بە هۆکاری بۆ ماوەیی یان بایۆلۆجی یان هەر شتێکی تر لە جۆری کەسەهاتی خۆی کەسێکی بەهێزە بە سەبرە کەسێکی ڕەشبینە گەشبینە کەسێکی خاوەن ئەزمونە کەسێکە سەرما و گەرمای چەشتووە دۆخی نالەباری بینیوە
بۆیە وەڵامەکە ناکرێت گزگیر بکرێ، یعنی هەر کەسێک کە دووچاری ئەو شتانە هەندێک کەس هەیە پرچەکە زیاتر بەو شێوە دیفاعی و بەرگریانە کە دەتوانی بیپارێزی خۆی کۆمەڵک شت دەکا کە بتوانی نەخێر ببیستێ بەبێ ئەوەی تەسیری لێ بکە بتوانێ ینی خۆی زانیارکە خۆی نەزان نەکە لە ڕووداوەکان و لە هەمان کات کەمترین بەرکەوتەی نەرێنی لەسەر خودی خۆی و خێزانەکەی داهەبێت. ترس لە هەموو گرنگترەکە ترس کاتە کەسێک ترسی بۆ دروست دەبێت، یعنی لەوانەیە ببێتەوە هۆی ئەوە کە کێشە درونیەکانی زیاد بکاتن بەپاراستن لەو ترسەی کە هەیە لە ناخی یان لە درونی. بەڵێ زۆر بە کورتی ترس دەکرێت ئەنجام بێ و دەکرێت هۆکار بێ لە سەرەتا وەکو ئەو زمانێک کە لە کۆرۆنا بەداخەوە بەسەرمان بریانی ئەو کاتە هەندێک کەس هەبوونی بەسەبەبی هەبوونی ترسێکی گەلک زۆر تووشی ینی ڕاددەی زۆر بە قووەتی نەخۆشیێکە بوو و پێچەوانەکەشی ڕاستە بەڕاستی. دکتۆر لایەنێکتر زۆر گرنگێک بۆ منە قسەکردن لەگەڵ خێزان بیان دیسانەوە لەگەڵ هاوڕێت بێ ئەم قسەکردنە بۆ منە کە ڕۆژانە دەیکەی دەبێتەوەی کەمکردنەوەی دەرونت یان دەبێتەوەی زیادبوونی دەرونی خۆت یان کێشە دەرونیەکان. بەڵێ زۆر سپاس. ئەوە ئێستا تو دێ سەر چۆنێتی سازان لەگەڵ ئەو دۆخانە و چۆنێتی چارەسەرکردن خۆپاراستن یانی خۆمان پارێزین لە لێککەوتەی خراپی ئەو جۆرە دۆخانە بێگومان ئەوە بە ڕێزیەکە چیانت باس کرد، بەڵام زۆران شێوە هەیە ڕێگا چارە هەیە ڕێگا بژاردە هەیە تۆ بەکەڵکت بێ یەک لەوان ینی بەسەربردننی کاتی خۆش لەگەڵ دەوروبەر، بەڵام زۆری تریش هەن ئەگەر لێم بپرسی چۆن خۆمان بگونجێن لەگەڵ ئەو کێشەیانێک لە کاتی جەنگدا دروست دەبێت. بەڵێ دەتوانین ئاماژە بە خاڵی تریش بکەین وەکو هەندێک جار لانی ڕۆحی و دینی کەسەکان زۆر سوودی هەیە ئەو بیر و باوەڕە باڵا و پیرۆزانێکە ئینسان سوودی هەیە کە هەمیشە دەبێتە ئارام بەخش بۆ کەسەکان جا هەرچیەک بێت طبعاً و بێزگە لەوەش وەرگرتنی زانیاریەکان لە سەرچاوی باوەڕ پێکرا و نەهێشتنی ئەوەی کەوە ڕەنگە دوای بێ سەرباسی سۆشیال میدیا بەڵێ ئەوەش هەر باسێکی دەکرێت بە تایبەت باس بکرێت، بەڵام خۆپاراستن و یان زانینی چۆنێتی مامەڵکردن لەگەڵ ئەو سۆشیال میدیایە کە باش و خراپی تێدایە هەندێک جار خۆشت دەتوانی زۆر شت بکەی ڕەنگە ئەوانە گرنگترین شتەکان بن بەڕاستی. بەڵێ دکتۆر مادەم باسی سۆشیال میدیا کرد بە بینەسەرەوەی کاریگەری سۆشیال میدیا تا چەند بەڵێن دەبێتەوە ئەوەی کە تۆ دەرونت تێک بچێت یاخۆ دەرونت باش بێتەوە لەسەر جەنگ بێت یان لەسەر شەڕ بێ ئەمە چۆن کاریگەری لەسەر دەرون دروست دەکات؟ بەڵێ ئێستا نکۆڵی لێ ناکرێت کە سۆشیال میدیا و مۆبایل لە بەردەستی هەموو کەسێکە و زۆر کەس بۆ زانینی پێشهاتەکان و حقیقەتی ڕووداوەکان لەسەر ئەرزی واقع ڕووی تێ بکە دەکرێت هەندێک جار باش بێت چونکە دیسان لەسەر ئەو بەندە تۆ وەکو باسم کرد سەیری سایتە باوەڕ پێکراوەکان دەکەی یان نا تەمەنی ئەو کەسە چەندە کە لێکەوتێ ئەو مۆبایلە بەکاردێنی و ئایا سەیری دیمەنی فلتەرکراوە نافلتەرکراوە زۆر دەکرێت چونکە لە ئەتیکی ڕۆژنامەوانی دا زۆر گرنگە ڕەچاوی خوێنەر و بینەر و بیستەر بکرێ تەمەنی دۆخی و زۆر شتی تر جا دەکرێت هەندێک جار خێزانەکان ئاگاداریەک بن لە سەلامەتی یەکتری بزانن یان دڵنیا بن بە هەبوونی سۆشیال میدیا، بەڵام ئەمن دەڵێم شتێکی تری پراکتیکل ینی زۆر عملی ئەوەیە کەوە ئینسان سەیتەرەی زۆر باشی هەبی لەسەر بەکارهێنانی سۆشیال میدیا شتێک هەیە بە ئینگلیزی پێ دەڵێن دیتۆکس ینی دابڕان لە سۆشیال میدیا هەندێک جار یانیش دەسەر ینی تەرخانکردنی کاتی دیاریکراو سەعاتی دیاریکراوە ڕۆژێکدا کە ئەتوو تەواو
چونکە هەم شێوازی ناوڕۆکی ناو سوۆشەل میدیا زۆر ئیدمانکەرە، یعنی با بڵێن ئاڵوودەکەرە. هەندێک جار ئەتۆ بۆ ئەوە نەچووی 3 سەعات لەسەریبی بەڵام ڕاددەکێشی هەم ئەو کۆنتترۆل نەبوونەی ئێمە لەسەر بێبەرنامەی ئێمە لەسەر مۆبایل و میدیا و سکرین وامان لێ دەکا ینی وێڵ بین قەبارەی ترسەکەمان زیاتر بی تێگەیشتنمان یانیش زۆر دوور بکەوینەوە لە پێشینە سەرچیەکانی ژیانی خۆمان لە ڕۆژانەی خۆمان. ئەوە مەسئولیەتی خۆمانە، هی خێزانە، ئەو پرۆژانێک کە دەبێ ئەنجامی بدەم ئەو دەوامەیە کە من هەمە ئەو کاتێک کە دەبێ بیدەمە نووسن کەواتە وەکو باسم کرد بە کورتی کاریگەری باش و خراپی هەیە، بەڵام هەم لەسەر ناوەڕۆکی سوۆشەل میدیاکە وەستاوە هەم لەسەر بەکارهێنەریش وەستاوە. بە شێوەیەکی گشتی دەبێت بە شێوەیەکی دیاریکراو بەکاربێن بۆی دووربین لە کێشەکان. بەڵێ بێگومان ئەو تەنها لە دۆخی پڕسترێس و ناخۆشی وەکو شەردا ڕاست نییە، بەڵکو لە هەموو کاتێکدا ڕاستە لە هەموو کاتەکانی ژیانمان. باش دکتۆر، ئێمە باسی منداڵت کرد. تەبان ئێمە گرنگترین شت منداڵ دەتوان بڵێم گەورە دەتوانێت بیر لەوە بکاتەوە کە جەنگ چییە، بۆ شەڕ دروست دەبێت بۆ دروست نابێت. گرنگە بزانین منداڵ با بڵێن کاریگەریەکان ئەو کاریگەری دەرونیانە لەسەر منداڵ دروست دەبێت چین یاخۆت چۆن منداڵمان بپارێزین لەو کێشە دەرونیانەی کەەوە ئەو جەنگە یاخۆت جەنگ دوور بەیان نزیک بێ کاریگەری هەیە لەسەر دەرونی مرۆڤ. منداڵ چۆن بپارێزین لەو حاڵەتانە، یان چی پێ بڵێن، چۆن مامەڵە لەگە منداڵ بکەین؟ بەڵێ ڕاستە، پرسیارێکی زۆر باشە، چونکە یەک لە قوربانیە گەورەکان ڕەنگە منداڵ بێ، نەک هەر بەلایەک لەبەر ئەوەی منداڵی ئێستا لە کاتی ئێستاماندا زۆر بەداخەوە ئەنی زۆر مۆبایلیان لەبەردەستە، ڕەنگە ئەوانش بای خۆیان هەندێک دیمەنی ترسێنەر ببینن لەلایەکدا. لەلایەکی دیکە منداڵ جوان لە شتەکان تێناگات، تەبان بە قۆناغە جیاوازەکانی تەمەنی منداڵ ڕەنگە لە ئەم قۆناغەکان وەکوێک نەبن، پێشکەوتن هەیە، بەڵام منداڵی ژێر 14 ساڵی و 12 ساڵی بە تایبەت ئەوانە زۆر جوان لە شتەکان تێناگەن، هەندێک جار بە ترس دێتە بەرچاویان. ئەوە دوو. سێەم ئەو مەزیسانێک کە سیاسەتی تێدا باز دەکرێت، هەواڵەکانی جەنگ بە باشی و بە خراپ و بە ڕاست و بە ناڕاست و بە گەورەکرا و بە هەموو شێوێک باز دەکرێت، ڕەنگە هەندێک جار ینی بیری ئەوە نەکەنەوە کە ئەو منداڵ لە شوێنەکەدا هەیە کارتێکراو بن زۆر. خاڵێکی دیکە باز دەکەم، منداڵ بوونەوەرێکە ناتوانێت زۆر جوان تعبیر لە هەستەکانی خۆی بکە. جا زۆر جار ئەسڵەن گەورەکان یانیش دایبابەکان پەروەردەکارەکان ڕەنگە هەست پێ نەکەن ئەسڵەن کە ئەو منداڵە کارتێک کراوە، چونکە لە ناخیدای و باسی لێ ناکەوە بە شێوەی ناڕاستەوە خۆ ڕەنگە تێدا بە دەربکەوێت، وەکو ئەوەی کە زۆر حرەکە دەکا، وەکو ئەوەی کە زوو بێتەحەمولتر بووە، وەکو ئەوەی کە زمانی تێکدا ئاڵێ، وەکو ئەوەی کە ترسی زیاتر بوو لە تاریکی و لە شەو و لە دەنجی گەورە، وەکو زۆر شتی تر، وەکو ئەوەی ڕەنگە خۆی تەڕ بکات لە شەودا. دا ینی هەبوونی وشیاری پەروەردەیی و دەرونی دەربارەی دۆخی تەندروستی دەرونی منداڵ زۆر گرنگە لەلایەن گەورەکاندا هەبێت، بە تایبەتی لە دۆخی وادا وەکو دۆخی شەڕ. بەڵێ دکتۆر، ئێمە لە بینی با بڵێن کەسانی بەتەمەن و گەنجدا زۆربەی جار ئەمە باز دەکرێت لە گەنج زیاتر دەترسێت لە بەتەمەنەکان، لەبەرەوەی بۆ نمونە بەتەمەنەکان پێشتر شەڕ و ناخۆشیان بینیوە، یاخود پەیوەندی بە هۆرمۆناتێکی مێشکەوە هەیە، یاخود تەندروستیان چۆن لێکدانەوەی بۆ بکەین؟ بەڵێ پرسیارێکی باشە بەڕاستی. خۆت ئاماژەت بە لایەنێک کرد، ئەویش کەمی شارەزای و ئەزمموی پێشینەی گەنجەکان بە شێوەیەکی گشتی تەبعاً لە چاو جیلی پێشتر گەورەکان کە زیاتر بە تایبەتی لە هەرێمی خۆمان بەداخەوە لە مێژووی نزیک و دووری خۆمان
لەگەڵ دەوروبەرمان جۆران شەڕمان هەبوو و تێپەڕاندووە جا گەورەکان زیاتر یادەوەریان هەیە و یعنی شارەزاییان تێدا هەیە و ئەنجامی شەڕەکانیان جوانتر ینی دۆخی پاش حاڵەتەکانیان جوانتر بینیوە لەوانەیە لانی ڕوون و هیوا بەخشی شتەکانیش باشتر بزانن بەڵام دیسان دەڵێم ینی گشتگیر ناکرێ چونکە دیسان لەسەر ئەو ڕێگا بەرگریانەی کە یان شێوازە بەرگریانەی کە مرۆڤ هەیەی لە گەنج و لە پیر کە لە پێشودا باسم کرد وەکو جۆری کەساەتی و هەبوونی ئیرادەیەکی بەرز و هەبوونی ڕۆشنبیرێکی باشتر ئەوانە هەموو تەسیری خۆیان هەیە و ڕەنگە گەنجەکان زیاتر بەرکەوتیان هەبێ لە مەجلیسی باسکردنی هەواڵەکان یانیش حوبی ئیستیطلاعیان زیاتر بێ. بەڵێ زۆر باشە دکتۆریان بە شوێی گشتی ئێمە دەبێت دیسانەوە ینی گەنج با بڵێن جیاوازە لە بەتەمەنەکان لەبەرەوەی کە ئەو شتانی کە باست کرد بۆ نمونە شەڕ و پێشهات و شتانی تریان بینیوە بەڵام وەکو گوتم پرسیارەکەمەوە بوو ینی کاریگەری هەیە لەسەر هۆرمۆن کە هۆرمۆنێکی کە بێنەوە هۆرمۆنی کۆرتیزۆل پێم خۆشە ئەوە بە کورتی باز بکەیت بۆ نمونە تاسیری لەسەر ئەمە هەیە یاخودنا یان شتێکی ئاسایی یان حاڵەتێکی ئاساییە لەبەرەوەی کە پێشتر ئەم شتانیان بینیوە ئەمە تەبیعیە وانە حاڵەتێکی ئاساییە ینی لە پرسیارەکە تێدەگەم ئایا ئەو حاڵەتانە لەسەر مەبەست گەنجیان بەسم گەنجە کام کاریگەریانەی لەسەر زیاترە ترسی زیاترە لەسەر بەڵێ هیچ هۆرمۆنێک کاریگەری لەسەر مێشکی دروست ناکە ئاشکرایە کە ئەو هۆرمۆن و مادە کیمیاویانێکەوە پەیوەستە لەگەڵ سترێس و فشار و دڵەڕاوچێ خەڵک دەیزانێ و بیستراوە ئەدرینالین و نۆر ئەدرینالین و سیرۆتۆنین و هەندێک زار دۆپامینە یانیش کۆرتیزۆڵە ئەوانە پێدرێن بە شێوەیەکی گشتی ئەو مادانن کە پەیوەستن بە سترێسەوە جا دیسان دەڵێم ئەگەر کەسەکە بەخۆی دووچار بێت ینی ئامادەیی هەبێ بۆ توش بوون و بە حقیقت تووشی حاڵەتەکی دەرونی بێ چونکە شەر نییە هەمویان توش بن شەر نییە هەموو کەسێک بە شێوەیەکی ینی نەخۆشی و نائاسایی و وەکو بڵێن نەخۆشی دەرونی کارتێکراوی بۆ حاڵەتانە بەڵام ئەگەر کارتێکرا بوو بڵێ لەسەر ئاستی کیمیاوی و مادەکاندا ئەو مادانە هەمویان بۆی هەیە کارتێکراو بن کە لایەنی بایۆلۆجی حاڵەتە دەرونیەکانە. زۆر باش دکتۆرەوان ببینە سەرەوەی کاتێک کە جەنگ کۆتایی دێت ینی چۆن کۆتایی هاتووە بەس ئێمە پێمان باش بوو لە سەرەتاوە باسی جەنگ بکەین ینی باسی لایەنە دەرونیەکانی جەنگ بکەین باسمان کرد بەڵام ئێستا کاتێک کە ئێستاش وەکو گوتت کە کۆتایی پێهاتووە جەنگەکە بەڵام چۆن خۆمان پارێزین و چۆن بگەڕێنەوە سەر حاڵەتی یاسایی خۆمان. بەڵێ ژیان هەر بەردەوام دەبێت سترێسیش تەنها شەڕ و جەنگ نییە بەڵام لە دەستدانی خۆشەویستە هەموو ئەو فشارە گەورانێکی ئینسان ڕەنگە دووچاری بی یعنی هەندە جار ڕەنگە بتوانی بەراوردی هەردووچیان بکەیت بە قەدەریەک بەنسبەت کەسەکان گرنگ بن ئەوەی کە زەرەرێکی ئابووری زۆر گەورەی کردووە ینی ئەوەی کە کەسێکی عەزیزی لەدەستداوە ئەوەی کە مەکانەتێکی کۆمەڵایەتی و معنەوی لەدەستداوە و هەروەها ینی دەکرێت بڵێن چۆن هەڵ بکرێت لەسەر لەگەڵ فشاری گەورە ینی کە شەڕیش دەگرێتەوە. طبعا لە هەموو کاتێکدا ڕاوێژ هەیە لە هەموو کاتێکدا دۆست و خۆشەویست و دەوروبەر هەن زۆر گرنگە خەڵک لە کاتی گرفتی گەورە و بچووک ینی لەوانەیە زۆر بچووکتریش لەوەی کە ئەمە باسی دەکەین خۆی دەرببڕێ یان بێزگە لەوەش ڕاوێژ بکە ئەمن بەش بە حاڵی خۆم کە ینی ڕۆژانە نەخۆش دەبینم و با بڵێن تەمەنی جیاواز لە نۆڕینگەم دەبینم کە سەردارم دەکەم بۆ چارەسەری دەبینم بە تایبەتی لە چینی گەنجەکاندا ئێستا لە کاتی ئەو ڕۆمان زۆر کێشە هەیە ماڵی ئەو گەنجانە لێ ئاگادار نین ئەسڵەن هەندێک جار بە زەحمەت بۆ منی دەڵێن چونکە دەڵێن دکتۆر هەتا ئێستا بۆ کەسم باس نەکردووە ینی بەڕاستی لەو ڕۆژانە کەسێک هەر ینی هاتە سەر
شتە گرنگەکە کە پێی گرنگ بوو لەو میانەی ئەو قسانێکە کردی ئەوی نەدرکاند گوتی ناتوانم من گوتم ئۆکەی لەوانێت جاری داهاتوو بتوانی باسی بکەی بە خۆناغ باسی بکەین مەبەستم چ بوو خۆ دەربڕین یعنی هاوبەشکردنی گەورەکان لە دایک و لە باوک و لە برای و لە کەسانی خێزان بۆ ئەو زەحمەتیانە کە ئینسانەکان پێدا تێپەڕ دەبن جا ئەوە هەم دەکرێت خۆپاراستن بێ هەم دەکرێت چارەسەرکردن بێ بەڕاستی لە ئەساسەوە ڕەنگە تۆ خۆت لە زۆر شتی لە زۆر حاڵەتی دەرونی گەورە بپارێزی بەس بە دەربڕین و ڕاوێژ و کۆمەڵایەتی بوون و لە کۆتاییشدا دەبێتە چارەسەریش دوای توشبوونیش دیسان ئەوانە دەواازەی چارەسەرن دەواازەی حەلن یانیش شیکارن بۆ ئەو وەزعانە و لە کۆتاییدا لە بیر نەکەین طبعاً بەڕاستی دەرگای چارەسەرکەرە دەرونیەکان بە پزیشکی دەرونیەوە کە من پزیشکی دەرونیم کراوەتەوە بەڕووی خەڵک زۆر گرنگە خەڵک لە خۆی ڕاببینێ بربەرەکانە هەموو ئەو قسە و هەموو ئەو بیر و باوەڕە چەوتانە یانیش ئەو تێڕوانین و ئاراستە چەوتانە بکە کە هەیە لە ناو خەڵکدا کە ڕەنگە ئەندەکتار بڵێن سەیرە و عیبە و چۆنە و نیشانەی زۆعفە و نیشانەی لاوازێ و نەخێر بە هیچ شێوەیەک نیشانەی لاوازی نییە. بەڵێ دکتۆر پرسیارێکی زۆر گرنگکەیە لێرانە لەو ماوەی کە شەڕ با بڵێن جەنگ تێپەڕی هیچ کەسێک هەبووە بێتن سەردانی بەڕێستان بکات لە نورینگە کە تووشی کێشە دەرونیەکان بووێتن بەهۆی ئەم شەڕی کە ڕوویدا؟ بەڵێ ئەمن دەڵێم نەخێر دەتوانم بڵێم نەخێر ئەگەر هەڵە نەبم ڕەنگە سەبەبەکەی دووشت بێ یەکەم شت جەنگەکە ڕاستە و خۆشبەختانە شاڵەخوا هەموو لاگ بپارێزێ هەموو وڵاتەکانیش پارێزێ هەموو خەڵکەکانی ناو وڵاتەکان پارێزێ لەسەر ئێمە نەبوو ڕەنگە ینی ئاسمانی ئێمە بەکاردەهات بەڵام خۆشبەختانە ترسی ڕاستە خۆ لەسەر ئێمە نەبوو ئەوە یەک دومیش وەکو وتم زۆر لە پێشەوە لە سەرەتای باسەکەمان لە ڕووی زانستیەوەش هەندەزار لێکەوتەکان دوا دەکەون دوای ماوەیەکی زۆر لە تێپەڕبوون بەتابەتی ئەگەر ئەوانە لە نزیکەوە شاهێدی دیمەنەکان بن تێدەگەی یان تێدا ژیان بن یان زەرەری زۆر بەرچاو و ڕاستە خۆیان تێدا کرد بێ ڕەنگە ئەو دوو هۆکارە هەبن بۆیە دەڵێم نەخێر. بەڵێ دکتۆر یەک پرسیارمان و کۆتایی پۆدکاستەکەمان دێن تاوانەمایان زۆر گرینگە تاوانەمە هەر لە سەرەتای دەستپێکی جەنگ با بڵێن وەکو گوتم ئەو جەنگە دوور بێ یان نزیک بێ پەیوەندی هەیە بە دوورینی مرۆڤە لە سەرەتای جەنگەوە تا کۆتایی جەنگ ئێمە ترسێکمان بۆ دروست دەبێ زۆربەی جار دوای جەنگش کە خلاصش دەبێ ئەو ترسە هەر دەمێنێ مەبەست بە ئەو ترسێکە دەمێنێ بۆ نمونە یان ئەو فەشارێکە دەمێنێ ئایا دووبارە دەبێتەوە ئەم جەنگە ئایا دووبارە نابێتەوە ئایا ماگر بەس کرا یان نەکرا چەند قسەیەک هەیە کە دەکرێت بۆ نمونە ئەو ترسە دەمێنێ مەبەست بە ئەو ترسە کە دەمێنێ لە دوای ئەم جەنگە دەبێتەوەی کێشە دەرونیەکان. بەڵێ دیسان زۆر سپاس ڕەنگە لەسەر ئەو بوەستێت کە ئەو کەسەی تۆ باسی دەکەی بە شێوەیەکی نەخۆشی ینی تووشی حاڵەتێکی دڵەڕاوچەی نەخۆشی بووە ئەگەر وا بێ چونکە زۆر جۆری نەخۆشی قەلق یان دڵەڕاوچێ هەیە بۆ نمونە گرنگترینیان پێدەگوترێت generalized anxiety disorder یعنی نەخۆشی دڵەڕاوچەی گشتگیر وە شتی تریش هەن وەکو پانیک نەخۆشی پانیک لەوانەدا زۆر جار دەبینی نەخۆشەکە هەمیشە پاش سەقامگیربوونەوەی دۆخەکانی هێشتا هەر ترسی هەیە بە خۆشی نازانی لە چی یانیش لە ئەوەی کە هەزەکە نائارامە یان هەندێزارکو باست کرد هەزەکە لەوانەیە ڕوو بداتەوە ینی چاوەڕێی ڕوودانی شتێکی نەزاندراوی داهاتوو دەکا بەڵام لە هەموو کاتێکدا وان نییە زۆران کەس هەن زۆر بە سەرکەوتوویی دەتوانن دۆخەکان تێبپەڕێنن دەتوانین نمونەی ڕۆژانەی تر بێنێ بەرچاوت لە مشکلی خێزانی ڕەنگە کەسەکان هەموو وەکو یەک ئازانە بن وەکو یەک کارتێکراو نەبن بەڕاستی. زۆر باشە کاکتۆر لە کۆتایدا چا مژگارێکی تێ بۆ کەسانی کە تووشی گرفت و کێشەکانی دڵڕاوکێ دەبن؟ بەڵێ
دیسان سوپاس دەکەم پێش ئەوەی ئەو دواوتێ بڵێم دەربارەی پەیامە بۆ بیستەر و بینەرانکارمان دەمێ بڵێم شەڕ هەندێک جار شەڕی ناوە چییە ینی ئینسان لە ناو خۆیدا لە شەڕدایە دەتوانانی بینێ پێش چاوی خۆت کەسێک کە بڕیارێکی پێ نادرێ نازانی ئەو بڕیارە ڕاستیان ئەوڕێ لە ناو خۆی زۆر جار خۆیان ئەو ها تعبیر دەکەن دەڵێن دکتۆر لە ناو خۆم لە شەڕم ئەو یەک باسی بڕیارم کرد هەندێک جار ینی ئەگەر باسی کەسایەتی کەسەکان بکەین هەندێک جار ئەو ینی ئەو تووڕەبوون و ئەو سیفاتی کەسایەتی تووڕەیی و ئەو ڕق و شەڕی کە لە ناو دڵی خۆت و داخلی خۆتدا هیوادارم کەم بێ و کەس نەبێ هەر هەموو کەسێک لە ئاشتی دابژێ ئاشتی ناوەچی بەڵام ئەوەش هەر جۆرێکە لە شەڕ هەندە جار ئەو شەڕە لێکەوتەی لەسەر ینی لە ژیان ڕنگ دەداتەوە لە ژیانی ڕۆژانێک کەسەکە لەگەڵ دەوروبەر و لە کار و لە هەندە جار پەل دەچێشێ بۆ حاڵەتی دەرونیش دێمەوە سەر دواوتە کە باسز کرد بەڕاستی هەموو هیوایەکی زۆر زۆر سپاس بۆ ئەوانێک کە جیان لێ ڕاگرتم و هەموو هیوایەکی باش بۆ سەلامەتی و ئاسایشی وڵاتەکەمان دەخوازم خوا کوردستانەکەمان هەمیشە ئاوەدام بکا و بهێڵی دوورمان بکات لە شەڕ و ئاشوب و هەموو شتێکی ناخۆش و خەڵکەکانیش هەموو ئارام بن بەڵام دەتوانم بڵێم دواوتەم ئەوەیە لە کاتی پێویستدا سەردان بکەن یان ڕاوێژ بکەن هەست بە شەرمی نەکەن و هیچ دوودڵ نەبن لەوەی کەوا کەسێک هەیە پێ دەڵێن دکتۆری دەرونی کەسێک هەیە پێ دەڵێن توێژەری دەرونی یان کەسێکی ئەمن هەندە جار دەڵێمە کەسەکانم دەڵێم کەسێک لە ماڵی خۆت بکە دکتۆری خۆت بکە ڕاوێژکاری خۆت پشتی پێ ببەستە هەندە جاریش فعلەن من ئەنی با بڵێن ئیشادەیان پێ دەکەم وەکو عەرب دەڵێم ئەو کەسەی ئەو بەڕێزێکە لەگەڵت هاتووە دکتۆری دووەمە لە پاش من یان هەندە جار دەڵێم دکتۆری یەکەمە ئەگەر زۆر یعنی زۆر باش و خزمەتکار بێ زۆر سپاسان دەکەم زۆر سپاس کە لەگەڵ مابووی دکتۆر ماندنەبن زۆر سپاس بینەرە عەزیز هاتمە کۆتایی پۆدکاستەکەمان تاڵقەیەکی تر و بابەتێکی تر هەرساغ